یادی 33 ساڵەی تاوانی ئەنفال کرایەوە و ڕووفاتی نێو گۆڕە بە کۆمەڵەکەی پارێزگای سەماوە هێشتا لە پزیشکی دادوەری بەغدایە و بۆ هەرێم نەگەڕێنراونەتەوە. لە کاتێکدا هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و هێنانەوەی ڕووفاتەکان بووەتە خواستی سەرەکی کە سوکاری ئەنفالکراوەکان. ئێستا هەموو ڕێکارە تەندروستەکانی تاوا بووە، بەڵام ئێمە وەکو وەزارەت داوای ئەومان کردووە کەوا سامپڵی خوێنی کە سوکارەکانی وەرگریە بۆ ئەوەی کەوا فحسیان بکرێت لە دنیای لەگەڵمان بەراو بزانن لە خەڵکی کوێن و دوای بدێت لە زیێدی خۆیان بەخاک بسپێرێن. کە سوکاری ئەنفالکراوەکان ئاماژە بەوە دەکەن هەر کات داوای هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بکەن بەرپرسانی هەرێم دەڵێن بەسەر چاو کەچی بەڵێنەکان هەر ئەو بەسەر چاوەیە و بەسەر چاوەکە تێناپەڕێنن. نوێنەرانی کوردیش لە بەغدا هێندە لە یەکدا بڕاون لەسەر هیچ شتێک کۆک نین تا لەسەر داوای ئەنفالکراوەکان کۆک بن. باس لەوەکەن کە ئەوان خاوەنی کە سوکاری ئەنفالکراوانن، بەڵام لە ئەساسدا وەکو داکۆکی کاری ڕاستەقینە داکۆکاری ڕاستەقینە نییە و لەگەڵ ئەوە شارڕێگە بە ئێمە نادەن بە حکمی ئەوەی کە بە ئێمە ئەڵێن ئێوە کەمینەن و ئێمە زۆرینەین، هەموو جارێ ئێمە سەرکوت ئەکرێت. سکرتێری حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانیش کە هەموو ساڵێک لە یادی ئەنفالدا ئامادە دەبێت دەنگی خۆی دەخاتە پاڵ دەنگی کە سوکاری ئەنفالکراوەکان و نیگەرانە لە ئیجراعات نەکردن لەگەڵ مستەشارەکان. من لەو ڕۆژانە بینیمێکێک مەدەم کۆچی دوایی کردبوو لە کۆی ئایانناشت 36 پێشمەرگەی سۆسیالیستی گولەباران تەسلیمی حکوومەتی عێراقی کردبوو، یادێکیان بۆ کرد و شتێکیان بۆ کرد مەراسیمێکی گەورە وەکەوەی قارەمانێک لە کوردستانە کاری کردبێت. لە ڕاستی ئەوانە هەیە مەسەلا دەیان کەسی تروا هەیە، بەڵام ئەوە پەیوەندی بە ملولانەکانی ناوخۆ و پەیوەندی بە کێشەکان و پەیوەندی بەوە هەیە دادگاش تا چەندێک سەر بەخۆی ئەتوانێت ئەو بڕیارە نەبدە. یەک دەنگ نەبوونی کورد و لە تووپەتی ڕای لایەنەکان تەنها زیانی لە پێگەی کورد نەداوە، بەڵکو بووەتە هۆی مراندنی دۆسیە گەورەکان و نەتوانراوە بکرێنە پرسێکی گەورەی نێودەوڵەتی. ئەمەش مایەی نیگەرانی کە سوکاری ئەنفالکراوەکانە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.